بازاڕی ئاڵوگۆڕی دراوە لە ئیدارەی سۆران. سۆران لە ساڵانی ڕابردوو ناوەندی ساختکردنەوەی دراوە ساختەکراوەکان و زێڕی ساختەکراو بووە. ئێستا ئەگەرچی بە ڕێژەی ڕابردوو نییە، بەڵام ڕۆژانە لە نێو بازاڕی دراوەکان لە سۆران حاڵەتی دراوی ساختە بەدەستی هاوڵاتیانەوە دەبیندرێت. ئەوەش زۆرترین گرفتی بۆ بازاڕی دراو دروست کردووە. دراوی سەختە زۆرە، بەردەوامیش هەیە، ینی لە هەموو ناوچەکانیش هەیە، بە تایبەتی لە سۆرانیش. ئەمن بەخۆم هەشتا وەرەقەی تەزویرم گرتە لێرە لە جیهازمدا نەیخوێندیتەوە کە بە چاو تەماشام کردێ، فەحسم کردێ، تەزویر بووە. 25 هەبووە، یۆڕۆ هەبووە، تومەن هەبووە، دیناری عێراقی بە هەموو جۆرەکان، ینی هەیە بەردەوام تەزویر دێت، بەردەوام دێت. بە زۆربەی ینی دەستی دەرەچیە، بە زۆربەی جارەکان جا ئیمکانە ئەوەی کە هێنای تێک نەما مەسەلەن زۆر جار ئی خۆمان بوو عێراقی بووە، بەس زۆربەی دوای کە دەرەکەوتووە دەنێ وڵا گروپەکی ئێرانی بووە یان گروپەکی مەسەلەن تورکی بووە، تێگەی دەستیان تێدا بووە. بەهۆی زۆری دیاردەی دراوی ساختە لە جۆری $100 ئەمریکی و یۆڕۆی ئەوڕۆپی و دیناری عێراقی بە تایبەتی 50,000 و 25,000 دیناری تا ڕادەیەکی زۆر خاوەنی نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراوی لە بازاڕی دراوی سۆران شارەزای جۆری دراوە سەختەکراوەکان بوونە. لە ساڵانی ڕابردوو لە ڕێگای پۆلیسی سۆران چەندان کەسی تۆمەتبار دەستگیر کراون و دەستی ژیراوە بەسەر بڕێکی زۆری دراوی ساختە. تۆزێک زەحمەتتر لەگەڵ پارەی ئەسلی یەکجیاکرێنەوە، بەس ئەوە تەماشایەوە هەر کاغەزێکی نایلۆنە، کاغەزێکی زۆر سادەیە، چونکە کاغەزی پارەی جیاوازە لەگەڵ ئەو کاغەزێک کە تەزویرەیە دروست دەکرێ. کاغەزی تەزویری کاغەزێکی ئاساییە، بەڵام پارە کۆمەڵە شتێکی دیکەی تێکەڵەکرێ گەر کاغەزەکەی پارەیە دروست دەکرێت، لۆی بە ئاسانی ئەتوانیانی ئەگەر بتەوێ بە ئاسانی ئەتوانی لێکیان جیاب بکەوە، هەم ئەسڵەکەەوە هەم تەزویرەکەش. هەر خەڵکە کە بێتە ئێرە پارەی تەزویری وێبی هەرچەندە مەبلەغی زۆر نایەتە ئێرە پارەی تەزویر، دائیمەن ینی لە مەبلەغە پارەی 10 ملیۆن دیناری 15 ملیۆن دیناری لەوانە 5,000 یاخود 10,000 یان 25 تێدا هەبی. بەس ینی ئەو شخصی کە پارەکەی وێ ئەمە ناڵن لێرە بڕوە تاوەکو دەستگای ئەمنی دێن و ئیزراعاتی خۆی لەگەڵ دەکەن. هەڵکەوتەی جوگرافیای ئیدارەی سۆران هاوسنوورە لەگەڵ هەردوو وڵاتی دراوسێ، کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیا. ڕۆژانە لە ڕێگای ئاڵوگۆڕ بازرگانیەکان لەلایەن هێزە ئەمنیەکان دەست دەگیرێت بەسەر ماددە هۆشبەرەکان بە هەموو جۆرەکانیەوە. هاوکات دراوی ساختە و زێڕی ساختەکراویش بە ڕێژەی جیاواز هەم لە سنوورەکان و هەم لە بازاڕەکان لە کاتی ساختکردنەوەی دراوەکانیش دەستی بەسەرداگیرەوە. زۆر جاریش ئۆتۆمبیلی دزراویش دەستی بەسەردا دەگیرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.